ئەم چەمەی کە تۆی بینی لەم سەرەوە هەتاوەکو کانی شەیتان بز بە بستی گەڕاوین. گەڕان و پشتنینەکان بە دوای ئەندازیارە بەڕەگەز عەرەبەون بووەکە بەردەوامی هەیە. لێرە سەرجەم تیمەکان بە پۆلیس ئاسایش هاتوچۆ خەڵکی ناوچەکە قایمقامێت هەمویان لە خەمی دۆزینەوەی ئەو ئەندازیارە عەرەبەن کە لەکانی شەیتانەوە دیار نەماوە. لێرە قایمقامی بازیانی لێ کاگە ئیسماعیل کاگە ئیسماعیل ماندوو نەبیت سڵاوە لێبێ. چیتان کرد سەرەداوێک هەیە؟ وەڵای کاکە دیلانجیان ئێمە ئەمڕۆ ڕۆژی شەشەممانە ئەوەی کە لە توانا و تااقەتی ئێمەیە بووە کردومانە بەڕاستی بەدەر لە توانا و تااقەتیش ئیداری ناوچەکەمان تەنانەت هێزی پێشمەرگەمان بەکارهێناوە کە لیوەی شانزەی پیادەیە هێزێکی مدەڕەبە بەڕاستی ئەم چەمەی کە تۆی بینی لەم سەرەوە هەتاوەکو کانی شەیتان بز بە بستی گەڕاوین بە چاو. دوای ئەوەی کە پێویست بووە کە گومانمان هەبوو لە گۆمێک تۆزە قوڵ بچکەم گۆمانە هیچی گۆمی وایتیانە کە بڵێ پێسی بەخواز بێ. یەک دوو گۆمان هەبوو گومانمان هەبوو داوامان لە کاک ئەمی دیار کردو بەڕێوەبەری شارستانتی سلێمانی تیمی غەواسی بۆ ناردین. هەنێ شوێن هەبوو عاسی و ناڕەحەت بووە تیمی ئینقازیان بۆ ناردوین. ئەمڕۆ تیمی فڕۆکەوانی بەرگری شارستانی سلێمانی هاتووە. بەڕاستیەکەی لە ئێستاشە حالیان ئەوەی کە هەیە ئەم چەمە هەمووی دووجار و سێجار بەدەست بڵێ بە چاو گەڕاوین. ئاخیشت درۆنمان هێناوە بەدەست خۆشی و سپاسی برادرانی ئۆپەراسیۆنی ئاساییشەکەین کە درۆنێکی زۆر تایبەتمان بان کردووە ڕۆژی ئەمڕۆ بۆ درۆنە گەڕاوین بێجگە بە درۆنەکەش تیمی تریشمان هەبووە. ئەوەی ئێمە لەم شەش ڕۆژەیە نەتیجە گەیشتوین ئەم نەتیجەیە بەڕاستی کە توانیمانە موبایلەکەی دەستی بدۆزینەوە. موبایلەکە دۆزراوەتەوە؟ بەڵێ توانیمانە هێلەکەی بەری بدۆزینەوە کە ناوی خۆی و لۆگۆی خۆی و هەوێکی خۆی پێوەیە. یەکێک لە تاکە پێڵاوەکانی بدۆزینەوە. تەبعاً موبایلەکەی نزیکەی 500-600 مەتر لە دووری حادیسەکە بووە. هێلەکەی نزیکەی کیلۆمەترێک لە دووری حادیسەکە بووە. تاکە پێڵاوەکەی نزیکەی 3 کیلۆمەتر بۆ 4 کیلۆمەتر دووری حادیسەکە بووە. ئێمە تەنها توانیمانە ئەمانە بەڕاستی جا ئەمەش نیشانەی ئەمەیە کە ئێمە زۆر بەوردی لەم ناوچەیە گەڕاوین. ئەوەی کە شتێک بە چاو بمدرێ لە سنووری ئێمەیە بەڕاستی ئێمە کۆتاییمان پێهێناوە. ئیلا شتێک ئەگەر کەوت بێتە ژێر لمەوە کەوت بێتە ژێر قوڵایەکی زۆری لم و قوڕ و بەردەوە تەنها مەگەر ئەوە نەبیندراوێ ئەگەر نا لە سنووری خۆمان هەر شتێک بە چاو بمدرێ کنۆ پشکنینێکی زۆر ورد و دەقیقمان بۆ کرد. ئێستا ئێمە هاتووینەتە ئێرە ئەم شوێنە شوێک کاک ئیسماعیل هەوەی کە ئەکرێتە ئێرەوە. بەڵێ ئێرە بڵێ گوندی ئینە گوندی شێخمەن. بەڵێ گوندی شێخمەنە لێرەوە ئەڕواتەوە بەرە و باسەڕە لەوێشەوە ئەچێتەوە بەرە و سەنگاو. بەڕاستی ئەمە ئەم ئاوی کە ئێستا تۆی بینی پڕاوپڕ هاتووە یعنی ئەم خۆشەویستەشمان کەون بووە کاکە ئەحمەد لە کاتی سەرەتای لافاوەکەیە بووە. سەرەتای لافاوەکە من ئەم لە ناو کابینەکەیە بووە. بەڵێ سەرەتای لافاوەکە کە هاتووە بڵی تەبعاً لە کابینەکەیەوە کابینەکەشی تقریباً 100 مەترێک 200 مەترێک دوور کەوتۆ لە شوێنەکەی خۆی کابینەکە ورد بووە. تەبعاً ئەم خۆشەویستەمان لە سەرەتای لافاوە کەوتووە. یەک دوو ڤیدۆم شانی جەنابتدا کە ئەیبینی ئەو لافاوە ئەنوە شتی هەڵگرتووە بەرمیلە کۆنتێنەرە ئیتر بەیتی پلاسیکیە بە کاملی زۆر دیمەنێکی ترسناکە. بەڵێ ئیتر لەبەرەوە بەڕاستی ئێمە ڕێژەی بارانبارین لە سنووری قەزای بازیان یعنی لەو ماوەی 24 سەعاتەیان نزیکەی 150 بۆ 200 میلی تێپەڕاندووە یعنی بارانێک بووە. من بەڕاستی پرسیارم کردووە لە خەڵکی ناوچەکە ئەوەی کە ئەڵێن ینی 100 ساڵی تەمەن ینی 100 ساڵی مێژووی 100 ساڵیان لایەکە بە تایبەتی منتیقی کانی شەیتان و منتیقی دەرگەزێن و گۆپاڵە ئەڵێن ئێمە نەمان بینیوە حاڵەتی ئاوە و لافایی ئاوە. بەڵام بەڕاستی ئێمە ئێستا ئەم ڕۆژ بێژگەلەوەش سەگی پۆلیسیشمان بەکارێنەوە ئێمە سەعاتەکەی دەستیمان بڵی کە موبایلەکەیمان دۆزیەوە سەعاتەکەی دەستی کۆنێکتە لەگەڵ موبایلەکەیە لەگەڵ موبایلکە بڵی موبایلەکەیمان دۆزیەوە لە ڕێگای بەڕێوەبەتی ئاسایشی ڕۆژئاوا بەشی ئایتیان موبایلەکەمان ئیش پێکرد و تەلەفۆنمان بۆ خێزانی کرد کە پازۆردی موبایلەکەی زانی کۆنێکت بوو لەگەڵ سەعاتەکەی دەستیان لە سەعاتەکەی دەستیا تقریباً 2 کیلۆمەترێک دوور لە شوێنی حادیسەکە لەوێ سیگناڵەیە لەوێش زۆر گەڕین. بەڕاستی من سوپاسی برادرانی جێتیرۆری سلێمانی یەکەم کە داوامان لێکردن سەگی مدەڕەب و باش و پێشکەوتویان هەیە لە ڕێگەی سەگی پۆلیسیەوە برادرانی جێتیرۆر زۆر بەوردی بۆمان گەڕان یعنی نزیکەی ڕۆژێک بە کاملی گەڕاون. بەڕاستی نەمانتوانیوە هیچ شتێکی بدۆزینەوە. واتە سەعاتەکە نەدۆزرا. سەعاتەکە ئێمە گومانمان ئەوە بوو کە سەعاتەکەی لە دەستا بێ و تەرمەکەشی بدۆزینەوە. بەڵام تا ئێستا نە سەعاتەکەشی لێ نەبوو بڵی تەرمەکەشی. باشە وەک باسەکرێڵن لە سنووری
سەنگە و تەرمێ بینراوە ئەمە چی بوو ئەم بابەتە وڵی من ئەو زانیاریەم نییە برادێک تریش ئەمڕۆ هات پێیوتی نێمە تەلەفۆنمان بۆ کردنەوە بەڕاستی وتیان وڵا وایان وتووە وامان زانیوە بەڵام ئێمە ڕاستەکەی کە لە دوێنێشەوەی ئازمان ناوە بە پارێزگای سلێمانی کە ئێمە سنووری قایم قامێتی قەزای بازیان بە کاملی گەڕاوین ئەوەی کە گومانەکرێ ئەوەی کە ئێمە لە سنوورەکەمانە کردومانە بە چاو میری ئێمە کۆتاییمان پێێنەوە هەمووی گەڕاوین کنۆ پشکنی تاوامان بۆ کردو هەنگاوی دواتان چێ بێ ئێستا داوامان لە سنگاو کردووە لە ئید لە ڕێگەی پارێزگای سلێمانی و قایم قامێتی چەمچەماڵەوە کە بەڕێبەری ناحی ئاگادار بێت خۆمان بڕۆ قسم لەگەڵ کردو تەنسیقمان کردووە ئیدارەی سنگاویش ئەبێ بەڕاستی لە سنووری خۆیانەوە ئەوانیش ئەگەڕێن ئەمڕۆژ قەولە گەڕابن بەڵام بەڕاستی ئێمە وەکو ئەوەی کە کنۆ پشکنینی وردەک ئەوەی کە کردومانە بەڕاستی زۆر باش کردومانە بەڵام ئێمە هەر بەردەوام ببین هێزەکانمان هێزی پۆلیس پێشمەرگە تەنانەت چەند گەنجێکی خۆبەخش پەیوەندیان پێوە کردوین ئێمە هەوڵین لەم چەمە بەردەوام بین لە گەڕانە بەڵام ڕاستێکی ئەوەی کە پێویست بوو بێ ئەوەی کە تواندرا بێ یعنی زیاد لە توانای خۆشمان بەڕاستی ئیشمان لەسەر ئەمە کرد و زۆریش بەداخی مەقسەد لەگەڵ باوشی ئەوەندا زیارەیە کرد زۆر وەصفی ئێوەیە زۆر دەستخۆشی لە ئێوە ئەکرد کە کوردەکان زۆر هاوکاریان کردی قایمقام زۆر هاوکاریان کردوین دەستان خۆش بێ ماندوو نەبن بە هیوایەوەی کە بەزووترین کات دۆزێت سەلامەت بی بەڵێ ئەوەی کە جۆبیستی بوون ئەمە ئەو وردەکاریە کە لە ماوەی 6 ڕۆژدا تیمەکانی سنووری قەزای بازیان و لە سلێمانیشەوە چەندین هاوکاریان بۆ هاتۆ تاکو ئەو تەرمە بدۆزنەوە بەڵام تا ئێستا شوێنەکەی نادیارە.